ئەمما ئەوەیە مەجالێک بۆ من ڕەخساوە بۆ ئەوەی کە دیداری تایبەت ڕووی دیداری تایبەت و پرسیارەکانی بکەینە ئەو فعالیت و چالاکیانەی کە ئەحزابی کوردی و بە تایبەت کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە وڵاتانی ئەوروپای و ئەمریکا دیکە ئەوەش بهوروژێنین کە بۆچی دەنگی کوردستانی ڕۆژهەڵات لە چاو پارچەکانی دیکە لاوازە لە مەحافلی جەهانی و نێودەوڵەتیدا. زۆر جێگەی سەرنجە کە بۆچی دەنگی ناکاتەوە ناوەندا کتم ئیرادی نییە، یعنی بەشێکی مربوطە بۆ وەزنەی ئێمە، میزانی یەکگرتووی ئێمە و ئارایشی ئێمە. بەشی لایەنی مقابل مربوطە بە خودی ئەوان کە چەندە، بەڵام لە دیدگای ئێمەوە ئەلعان ئەو فاکتورەش عەوەز بووە. چەند ڕۆژ لەوە پێشنیارمان پێکراوە بوو بەعزێ هەرحاڵ کۆبوونەوە و سێمینار و کۆنفرانس و شنودی پارلەمانی لە ئیتحادیە ئەوروپا لە پێناو ئەوەدا و هەروەک هاوڕێناهێدیش باسی کرد لە پێناو گەیاندنی دەنگی کردکراوی ڕۆژهەڵات کۆمەڵێک پێشێرکاری مافی مرۆڤ لە ئێران لەسەر کۆڵبەران، لەسەر ئەقدامی زیندانیانی سیاسی، لەسەر پێشێرکارەکانی مافی منداڵان، مافی ژنان بەڵام هەر بەم عیبارەتە بە ئێمەیان وتووە لە ئیتحادیە ئەوروپا ئەو ڕۆژی ڕۆژهەڵاتە وەرن و متحد وەرن. ئەوەش ڕۆکنێکە لە ئەرکانی خەباتی گشتی هەموو شتێک نییە. زۆر باسی ئەوە دەکەن کە مەسەڵەن چاویان بە ئەمریکایەوە چاویان بە دنیای غەربەوەوانە، هیچ مەحەلێکی لە عێراق نییە. هەر کە ئەم لایەنە لە بەرچاو نەبرێت دیدگاهێکی تەسک لۆکاڵی و غەیری ماتریالیستی هەیە لە قەزیە. ئێمە تاو جێگای ئیمکانی بوو بۆمان کرابێ سایمان نەکردو بە تەنیا بەشداری کۆڕکۆبوونەوە نێونەتەوەیەکان بووین. ئەم یەکگرتوویە بۆ داهاتووی هەر تەحەوڵی لە کوردستانی ڕۆژهەڵات پێویستە. ئێمە ئەوە دەزانین دەمێژە ئەو داواکاری هەروەکاورەناهید باسی کردووە ئەو داواکاری هاتووتە ئاراوە و ئەو داوایە ئاراستەی حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتیش کراوە کە ئێمە بەیەکەوە و هاودەنگتر زاهید بووین بە ئەوە کە لە چوارچێوەی ڕۆژهەڵات تەوەریدا مەترح دەبێت. چۆنی بانگەشە بۆ دەکەن ئێوە؟ پێتان وایە چەندە دژایەتی هەیە لەگەڵ خواستەکانی کۆماری ئیسلامی؟ کۆماری ئیسلامی مەسەلەی پەدیدەیەک وەکو داعش بوو بە تەوفیقێکی ئیجباری بالاخەرە بۆ جمهوری ئیسلامی ئێران